لە یاریی بەهێزی هەفتەی 28 خولی ئەستێرەکانی عێراق دوهۆک لەسەر یاریگای خۆی پێشوازی لە نەورۆزی سلێمانی کرد. لە سەرەتای یاریەکەوە هەردوو تیم بە هەستیاریەوە مامەڵەیان لەگەڵ ڕێڕەوی یاریەکەدا دەکرد بۆیە کەمترین مەترسی کەوتە سەرگۆڵی هەردوو تیم. لە خولەکی 35 بە ئەسیستی محەممەد سەعید هیران ئازاد بربەستی یەکسانیشکاند و هەڵۆکانی چیاکانی لە یاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. نیوە یەکەمی یاریەکە بەم تاکە گۆڵە و با پێشکەوتنی دوهۆکیەکان کۆتایی هات. لە نیوەی دووەم نەورۆز بە فشارەوە دەستی بە یاریەکە کردەوە بە ئامانجی گەیشتن با گۆڵی یەکسانی. هەڵۆکانی چیاکان بە دوای گۆڵی دووەم و مسۆگەرکردنی سێخاڵەکەدا دەگەڕان. مەترسی ڕاستەقینەشیان خستە بۆ سەرگۆڵی تیپی میوان. سوورپۆشانی سلێمانی حەلیان بۆ تۆمارکردنی گۆڵ نەبوو، هەر بۆ یاریەکە بە سەرکەوتنی دوهۆک بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام کۆتایی هات. بەم شێوەیە دوهۆک بە 44 خاڵ لە خانەی شەشەم مایەوە، نەورۆزیش بە 41 خاڵ هەر لە خانەی حوتەمە. لە یاریەکانی هەفتەی 29 هەردوو تیپ ڕوبەڕووی دوو تیپەکەی نەجەف دەبنەوە. نەورۆز لە دەستپێکی یاریەکان پێنجشەممە پێشوازی لە نەفتی وەسەطی دواوەی ڕیزبەندی دەکات. دووەکیش دەچێتە نەجەف و شەممە دەبێتە میوانی خاوەن ماڵ. حوسێن محەممەد، کەناڵی پێام.